لە زۆربەی فەرمانگە حکومیەکان و کەرتە تایبەتەکان وتێل و شوێنە گەشتیاریەکان ڕەچاوی دابینکردنی خزمەتگوزاری بۆ کەماندامان نەکراوە لە شوێنی پەڕینەوە لە شەقامەکانەوە بگرە تا دەگاتە نێو بینای بەڕێوەبەرهەتیەکان. مەهدی خاوەن پێداویستی تایبەتە، هاوکات مامۆستایە لە زانکۆی سلێمانی. ئەو دەڵێت بەهۆی نەگونجانی بینای بەڕێوەبەرهەتیەکان ڕۆژ نییە گرفتیان بۆ دروست نەبێت و لە ڕووی پێوەری ئەندازیاریشەوە هیچ کام لە بیناکان بۆ خاوەن پێداویستی تایبەت گونجاو نین. بیناکان و شوێنە گشتەکان گونجاو نییە بۆ کەمەندامان. خوێندنگاکان کتێبخانەی گشتیمان هەیە، ناوی گشتی نییە، زانکۆکانمان، خەستەخانەکانمان هیچ نەخۆشخانەی گشتی نییە لەبەرەی کەمەندام ناتوانێت بچێتە ناوی. بەڕاستی من وەکو خۆم کێشەی زۆرم بۆ دروستووە و کاتانەی کە لە خوێندن بووم بەقادرمەیە زەحمەتە. ئێستش کە وەکو مامۆستایەکم لە زانکۆکە بەڕاستی قادرمەکان زۆر زەحمەتن بۆ کەمەندامان. سارا عوسمان خاوەن پێداویستی تایبەتە، پرۆژەیەکی هەیە و دەیەوێت لە هەموو مزگەوتەکان شوێنی تایبەت بە خاوەن پێداویستە تایبەتەکان جێگیر بکرێت. ئەو دەڵێت پێویستە کەماندامانیش وەکو کەسانی ئاسایی مامەڵەیان لەگەڵدا بکرێت و لە هەموو شوێنێک جێگەی تایبەتیان هەبێت. من بە باشم زانی لەم ڕۆیە وەکو پەیامێک بۆ حکومەت دەست لەوە بکەم کە هێشتا کەسانی خاوەن پێداویستی تایبەت گرفتی دەستشۆرێکیان هەیە، هێشتا گرفتی شەقامەکانیان هەیە، بۆیە پێویستە زیاتر چاو بە کێشەکانی کەسانی خاوەن پێداویستی تایبەتە بخشێنرێتەوە. بەڕێوەبەرهەتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی پرۆژەیەکی ئامادە کردووە تا لە ساڵی تازەوە هەر بینا و بەڕێوەبەرهەتیەکی نوێ دروست بکرێت، هەموو پێوەرەکانی بۆ خاوەن پێداویستی تایبەت لەخۆ بگرێت. بەڵام بۆ بینا کۆنەکان و ئەوانەی شوێنی چوونەژوورەوەی کەم ئەندامیان نییە هیچ ناکرێت لە ئێستادا. نزیکەی ساڵ و نیوەک زیاترە سەرقاڵی ئەوەین کۆمەڵە ستاندارد دانێن بۆ ئەوەی بیکەینە بەرنامەی دروستکردنی هەر پرۆژە بینایەک کە لە سنووری پارێزگای سلێمانی و لە هەرێمی کوردستان دروستە بێت. ئەو ستانداردانە سوودمان لە هەموو پێوەرە نێودەوڵەتیەکان وەرگرتووە و لە قۆناغی کۆتاییایە ئامادە کراوە، خەریکی بە کوردیکردنی موافقەتی یەکێتی ئەندازیاران وەرگیراوە، ڕەزامەندی هەندەسیەکانی بۆ وەرگیراوە. شەڵا لە داهاتووە وا بکەین لە سلێمانی سنووری پارێزگای سلێمانی بینا دروست نەکرێت کە بۆ خاوەن پێداویستی تایبەت نەشێت. لە ماوەی ڕابردوودا چەندین کەم ئەندام بەهۆی نەبوونی شوێنی پەڕینەوە لە شەقامەکان بەڕووداوی هادوچۆ گیانیان لەدەستدا. هەروەها ئەگەر کەم ئەندامێک بیەوێت بچێتە نێو یەکێک لە بەڕێوەبەرهەتیەکانەوە بەهۆی نەبوونی شوێنی تایبەت بە چوونەژوورەوەیان ڕوبەڕووی گرفت دەبنەوە. لە نێو خودی بیناکەش دەشۆر و توالێتەکان بۆ خاوەن پێداویستە تایبەتیەکان گونجاو نین. ڕەمێر عوسمان، کەناڵی ئاسمانی پێام، سلێمانی.